لەبارەی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی گشتی زاخۆ لەگەڵ دکتۆر سیروان نەجار بەڕێوەبەری گشتی تەندروستی زاخۆ قسە دەکەم. ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵم دەبێت. دکتۆر سیروان ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بەر لەوەی کە باس بە گشتی لە تەندروستی و ڕەوشی تەندروستی زاخۆ بکەین، پێمان بڵێ کە نەخۆشخانەی گشتی زاخۆ نۆژەن دەکرێتەوە، نۆژەنکردنەوەکە چی لە خۆ دەگرێت، کام بەشانە نۆژەن دەکرێتەوە، ئایا هیچ بەشێکی نوێ زیاد دەکەن بۆ نەخۆشخانەکە؟ بله زور سپاس سرراست باردا رزدار گهدار شیخ و سرپرشته اداره سربخوی زاخو کجمه 676 میلیون ده نخوشخانه زاخوی گشتی ایتا نوژن کرن مای پروژه 108 روژه ده همی نخوشخانه گشت و ایتا نوژن کرن نوژن کرنا تخت و نوژن کرنا دابجین بینایت و نخوشخانه و الگل بیاخ کرنه و سر هنده راجی همی آمیرت پزیشکی او سردمیانه دینه دابین کرن بو نخوشخانه زاخویا گشتی بو برفره کرنا نخوشخانه نه هیچ پروژه نی نکوبه تا برفره کرن ولی هندک بشت نی ناف نخوشخانه نه دینه دامزراندن و اکی جبری نو کج معامجه بیکر بی بش سوطنیه و بش چارەسەریە کیمیاویە علاجت کیمیاوی. بەڵێ کەواتە ینی بەشی سوتاوی و بەشی چارەسەری کیمیاییش لە نێو نەخۆشخانەکە زیاد دەکرێت؟ بله هر دو باش دینه زیاده کردن ناف نخوشخانه دا و الگل ملبره سنتره کی قسطرات دلیجی ام برفره کین داب کفته خدمت حالاتیان داد ماوی 24 ساعتی داد خدمت حالاتیان بود. زۆر باشە دکتۆر، ڕۆژانە چەند هاوڵاتی چەند کەس سوود لە نەخۆشخانەی گشتی زاخۆ وەردەگرن و لەوێ چارەسەر وەردەگرن؟ تقریبا حتی روزانه 500 کس سردان نخوشخانه زاخویا گشتید کن روزانه تقریبا 1500 فحص تینا کرن نوستن نخوشخانه تقریبا روزانه 40 حتی 50 نخوشا تینا نواندن نخوشخانه دا. زۆر باشە. لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە بۆ بەرەو پێشچوونی کەرتی تەندروستی دەدرێن و بە تایبەت لە کابینەی نوێمدا خۆتان دەزانن کە گرنگێکی زۆر بە کەرتی تەندروستی دراوە، چی نوێتان لە پلاندایە کە بۆ زاخۆی بکەن؟ بله سپاسی و پلان کابینه نهایی حکومت هرم کردستان سروکاتی رزدار مسرور بارزانی ایکش پلان ما نخوشخانه با تیفا او تیت آواگرن نوکه دست بگیر قضا با تیفا نخوشخانه زاروکا نباجر زاخودا تیت آواگرن و الگل اف نیژن کرنا نخوشخانه بداره. بله بله چ کەم و کورتێک لە کەرتی تەندروستی ئێوە هەیە کە هەوڵ دەدەن لە داهاتووە چاکی بکەن دکتۆر؟ کم و کرتیت ما نبونا کارمندانن آری شما یا ما هر مازن کارمندت ما گیمن هر چند با جره برفرهد بدو نخوشخانه و بشد نیت نه وگرن بله کارمندت ما هر وکی خونه زیده نبوینه. بە دیاریکراوی ئەگەر پێم بڵێ چەند کارمەندتان کەمە ئێوە بۆ زیاتر لە کام بەشانە کەمتان هەیە لە کارمەند؟ الحمی باشا مکی ماسیه هی الباشد وکی پرستاری مکی ماسیه هی وکی کارمندت تاقیگه مکی ماسیه هی نوشدار تایبتمند مکی ماسیه هی هندک تایبتمندیت ورد منینن الزاخو نوشدارت بجنه پزیشکی داد تایبتمندی داد منین الزاخو لما ام نچارت بین زور نخوشه هم ورد کینه بو پارێزگە ها دهوکێ. جگەلەوە چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیەتان داوە، ینی ئەو کەمی کارمەند و کەمی پسپۆڕی بە هەمان شێوە هەر وەکو خۆی ماوەتەوە یان پزیشکانی دیکە کارمەندانی دیکە هەوڵی پڕکردنەوەیەدەن؟
همی پزیشک حال دن کو جهت والا تجی بکن و ما زور کارمندت هنو که خوب بخش کارت کن بله. آوانا حتی حدا که او جهت تجی کرین ولی با نه دیفوی پیوستی آوامد ویدن و آوامد ویدن بله. که خدمت پتر بو حالات یا بکین زۆر سپاس دەکەم دکتۆر سیروان نەجار بەڕێوەبەری گشتی تەندروستی زاخۆ سپاس کە میوانمان بووی دەستخۆش.